سڵاوتان لێبێ ئازیزان، من ڕێبینم لە پرۆگرامێکی تری ساڕێژدا لەگەڵەوەی خۆشەویستدا بەردەوام دەبم. پرۆگرامی ئەمجارەی ساڕێژ باسی نەخۆشیە دەکمەنەکانە لە منداڵاندا، وەکو نەخۆشی دڵکونی لە منداڵاندا. منداڵێک بەر لەوەی لە دایک بێ لە ناو سکی دایکە هەندێک جار پزیشکەکان لە ڕێگای سۆنارەوە لە ڕێگای کۆمەڵێک پشکنینەوە ئەو نەخۆشیانە دیارەکەن کە بە زگماچی تایەتی. هەروەها منداڵێک کە لە دوای لە دایک بوونەوە کۆمەڵێک نەخۆشی هەیە، باسی ئەواگەن ئەو نەخۆشیانە کەی چارەسەرە بن، ئایا هەتا لەگەڵ مێنێتەوە یاخود دوای ماوەیەکی کەم چارەسەرە بێ. گرنگترین ئەو نەخۆشیانەش نەخۆشی دڵکونیە لە مناڵاندا. ئەمڕۆ کە باسی ئەواکەن کە مناڵێک کە دڵی کونا دایک و باوکەکە چۆن لەگەڵی مامەڵە بکەن، هەروەها چ دەرمانێکەیە کە پێویستە نەدرێ پێی، چ کاتێک سەردانی پزیشک بکەن، ئایا دیاردەی دڵکونی لە منداڵاندا لە هەتا تەمەنێکی گونجاوە یاخود هەتای ئەمێنێتەوە. ئێمە بۆ ئەوی زیاتر لەو نەخۆشیانە بکۆڵینەوە وەڵامی بەشێک لە پرسیارەکانی ئێوەش بدەینەوە، ئەمڕۆ بە خۆشحاڵی و هاتوونەتە کلینیکی پزیشکی دکتۆرە میدیا نەجم کە بەڕێزیان پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی دڵن لە منداڵاندا. سڵاو دکتۆرە. سپاس بۆ تۆ دکتۆرە، سپاس بۆ ئەم دەرفەتەش. دکتۆرە پێم بڵێ حاڵەت چۆنە لەگەڵ نەخۆشەکان بەتایبەت منداڵانە؟ ها منداڵ وەک گەورە نییە، چۆنەڵێ ناتوانێت قسە بکە، دەبێت خۆت لە ڕێگای ئەو نیشانەوە دەستنیشانی نەخۆشەکان. ڕاستەکەی کاکرێبین خۆی ئاسان نییە تەعاملکردن لەگەڵ مناڵ بەڕاستی، هەر بەبوونی ئەوەیش هەموو کەسێ ناتوانێت بێ بە دکتۆر مناڵ. ئیتر بەڵام ئەگەر یعنی یەکەمین جە ئێمە هەر ئەوەنە دەستمان پێکرد کە مناڵەکە هات بۆ لامان گەرەک بە ئەسلوبێ جوان قسەکەین لەگەڵی، بە ئەسلوبێ خۆش، هەر خۆمان بکەینەوەکو برادەرێک بۆ ئەو. ئیتر پرسیارەکەی ناوت چییە لە ڕەوزەی لە مەدرسەی، ئیتر ئەو وەکو ئیسراحەتەکە و ئیتر باسەکە. ڕاستە منداڵەکە هەست بە جۆرێک لە دڵنیاییەکە بەو شێوە. باشە دکتۆرە، بەرنامەکەی ئێمە ئەم جارە لەسەر نەخۆشیەکانی دڵە، بەشێک لە نەخۆشیەکانی تریش باسەکەین. بە شێوەیەکی گشتی ئەو نەخۆشی زگماکانە چییە کە لە منداڵە هەیە؟ هەم منداڵی بچوو بۆ منە. بەڵێ ئەوە معنەیەوە مناڵەکە لە زگ دایکێتی ئەو کێشەی دروست بووە. باش. ئەتوانین بکەینە دوو گروپی گەورە یان دوو بەشێک مناڵەکە ینی گەورەترین نیشانە بۆی ئەنوشی نەبێتەوە، بەشەکەی تر شی نابێتەوە بەڵا نیشانەی تری هەیە، عرازی تری هەیە. ئەوانەی وا شی نەبنەوە بەڕاستی ئەو کێشەی ئاسان نییە لە بەرەوەی شی نەبێتەوە، معنەوەی ڕێژی ئۆکسیژین کەمە لە خوێنی، ئیتر هەر بەبۆی ئەوەیش گەرەک زوو تەشخیص بکرێ، زوو عیلاج بکرێ. خۆشی بەڕاستی هەندێک کێشەیە، یعنی یەک کێشەیەک نییە برین ئیتر کەشی نەبێتەوە، ئیتر برین وازەحە هەرچی دکتۆرێک ببینێ ئەزانێ ئەنو ئەمە شین ئەمیش نیشانەی دڵە، فئیتر بلین زوو تەشخیصەکرێ، ئیتر بەرو تەشخیص و بەرو عیلاج و ئەو شتانە زوو دەرەکەوێت. زۆر باش. بەشەکەی تر شی نابێتەوە بەڵام نیشانەتری هەیە، یعنی حەسەب تەمەنی مناڵەکە، مەسەلەن مناڵەکە دڵی خێرا لێدا، تەنگە نەفەسە، زوو هیلاکە بێ بلێن ئەو مناڵانی وا وەرزشەکان گەورەترن، عارەقاکەن، سنگیان ژیانەکە، ئیتر بلێن نیشانەی تر هەیە و ئەو شعینن کۆمەڵەیە نەخۆشیە، بەس یعنی بەوە کۆبوونەتەوە ئەنو ئەوە نیشانەکانمان. زۆر باشە دکتۆرە، ئێستا پێم بڵێ کاتێک منداڵێک تازە لە دایکە بێت، دایک و باوکەکان چۆن بزانن کە منداڵەکان کێشەی نەخۆشیەکانی دڵی هەیە؟ بۆ نە منداڵێک تەمەنی 15 ڕۆژە، مانگێکە، 2 مانگە، هەتا 5 مانگش، دایک و باوکە چی بکەن؟ یعنی دیقەت لە چی بدەن؟ ئەوە سوالی زۆر مهمە طبعاً. بەو تەمەنە مناڵەکە بڵین نەشاتەکەی چییە؟ بەس ئەنو شیرەخوا. باش. وایە کاتێ شیرەخوا سێرەکەن عارەقاکە، سێرەکەن هەناسەی خێرایە سەریعە، هەرچەند بڵین کۆکە و شتیشی نیە لەگەڵی، سێرەکەی دڵی سەریع لێدا، یانیش شیرەخوا و ئەو شتانەیشە لەگەڵیشی کە ئەڕوا بۆ لای دکتۆر مەسەلەن تەمەنی بۆتە مانگێک مەفرۆزە وەزنی زیادی کردووە، سێرەکە وەزنی بالعکس کەم بووە. لەوەیش وەکوتمان ئەوانەی وا شی نەبن ئەو جۆرە نەخۆشیانە، شی نەبن نەکوت دەسوپایان، نە زیاتر لێ و زمانیان. زۆر باش. دکتۆرە ئەی بەشی دووەم بۆ نمونە دایک و باوکێک منداڵێکانەیە تەمەنی 1 ساڵ بۆ 4 ساڵ بۆ 5 ساڵە، نیشانەکانی نەخۆشی دڵ لەو تەمەنە چۆن دەرەکەوێت؟ ئەو تەمەنە
ئەو کاتە بڵین مناڵەکە ئەجوولێتەوە چالاکی ئەوشتانە دایکەکە مەسەریا باوکە ئەلێن مناڵەکەم زوو هیلاکە بێت یعنی ئەو مقارنەیەکە بە مناڵی تر بە تەمەنی خۆی کەواتە خاڵی یەکەم ئەوەیە کە چالاکی کەمە بێت و زوو ماندوو بێت باشە یان کێشەی زیاد ناکە وەزنی زیاد ناکە بە هەمان شێوە تۆزی ڕێک یەکسەر دڵی خێرا لێدا زوو نەخۆشە بێ ئەلی ئێمە هەموو هەفتەی ئێمە لە دکتۆرین بڵین ئیلتیهابی ڕئەوی شتووە زۆر تووشێ بێ بەرگری لەشی هەستەکەی بە شێوی لە شێوەکاندا بەڵێسکی مناڵەکە بچکەترە لە ئەوانی وا بە تەمەنی خۆن ئیتر بڵێنەوە زیاتر نیشان باشە دکتۆرە ئێستا وتمان باشە ئێستا بۆنە نەخۆشیەکانی دڵ لە منداڵاندا لە تەمەنی هەرزەکاریدا چۆن دەرەکەوێت بۆ نمونە لە 10 ساڵی تاکو 5 ساڵی تاکو 6 ساڵی ئەوانە ئەتوانن بلێن قساکن تعبیرەکەن لە مەثەلەن خۆیان ئەلێن ئێمە تۆزی وازیەکەین لە ناوڕاست وازیەکە ناتوانین کە ناتوانن ماندووە بین عارقا ئەکەین دەوروبەری ئەلێن بۆ ڕەنگت زەرد بووە عینە هەمان شت هەناسەی سەریع بێ و دڵی خێرا لێدا حتا سینگیشی جانەکە بەعزێ نەخۆشی دڵ هەیە ئەبورێتەوە مناڵەکە پێی لەو تەمانەیە یعنی ناوڕاست وازێکە ئەبورێتەوە زۆر باشە دکتۆر ئێستا پێم بڵێ پشکنینە پێشوەختەکان چییە بۆ ئەوەی دەستنیشانی بکەین منداڵێک کە نەخۆشی دڵی هەیە یعنی کاتی لە دایک بوو گروپێک هەیە ئێمە بەڕاستی گەرەک ئیکۆیان بۆ بکەین زەڕورە یەکی لەوانە ئەوانەی وا پێشکات خۆیان دێن یعنی بڵێن 8 مانگ 7 مانگ ئەو مناڵانەی وا پێشتر ینی دایک و باوکە پێش ئەو مناڵی تریان هەبوو کێشەی دڵی هەبوو یان دایکەکە خۆی کێشەی دڵی هەیە یان باوکەکە خۆی کێشەی دڵی هەیە یان نەخۆشیی ویراسی دڵ هەیە لەو خێزانەیە بڵین ئەمە بڵین بۆ مناڵ کەواتە ئەگەر دایکێک بۆ منە نەخۆشی دڵی هەبوو لە خێزانەکان نەخۆشی دڵی هەبوو کە مناڵەکە لە دایکە بێ پێویستە یەکسەر ئیکۆی بۆ بکرێت بەڵێ بەس ئەو نەخۆشە نە ئەوەی وا لە تەمەن گەورە نە ئەوەی 40 ساڵ بەرخوار یعنی کێشەیەک هەیە لەو خێزانە پێشەوەی بگەنە 40 ساڵ نەخۆشی دڵیان هەیە ئەو دایکانەی وا ئەو کاتی وا بڵێن دووگیان بوونە تووشی شەکرە و زەخت بوونە ئەوانەی زەڕورە بکەین بۆیان ئیتر بڵین تقریبا ئەوانەی وا ئەگەر گەورەتر بێ ما سەوتمان مناڵ بچوو ئەوانەی وا سینگیان ژانەکە ئەو مناڵی وا کاتی وەرزش ئەبورێتەوە یان سینگی ژانەکە ئەوانەی وا کێشەیان زیاد ناکە لەگەڵ ئەوانەی شوا زوو سینگیان ئەلتیهابەکە و زوو نەخۆشەکە زۆر باشە دکتۆرە نەخۆشیێکی ترمان هەیە نەخۆشی ئەستوربوونی دیوارەکانی دڵە لە منداڵاندا ئەم نەخۆشیە چییە؟ ئەوە تقریبا ئەتوانی بڵین دوو بەشی گەورەی هەیە عینەن لەسەر ئەوە دەرناکەوێت ئێمە کەلین ئەستورە مەبەستمان ئەم شوێنەی ئەستورە باشە هەسکە بێنە لای خۆ دکتۆرە بەدەست بیگرەوە تا ئاسایی شوێنی ئەمە خۆی بڵێن دڵ دوو بەشە بەشی ئێسکەڵە لەبەرەوەی هەمووی عەضەلاتە بڵین بەشی گوێچکەڵە ئەم دوانە ڕاست و چەپ طبعاً دکتۆرە ئەم نەخۆشی دیواری ئەستوربوون دیوارەکانی دڵ زۆرە لە ناو منداڵاندا خۆی دوو جۆرە هەیە جۆرێک ئەوەی ئەو دایکی وا شەکەرەی هەیە مناڵەکەی لە دایکە بێ دیوارەکەی ئەستورە بەڵام ئەوە کێشەیەوانیە بە 6 مانگ ئەڕوا یعنی بڵێن عیلاجی ناوێ هەر ئەوەنە دڵنیای دایک و باوکە دەین ئەمە لە بەرەوەی دایکی شەکەر بوو یعنی کێشەکە زیاتر ئینسۆلینە وای کردووە هەموو گیانی گەورە بێ ئەو مناڵانە کێشیان گەورەیشە بەڕاستی بە 4 کیلۆ بەروبانیش دێ چۆن گیانیان پیانە لەم چۆن مناڵەکە وەزنی زۆرە هەر هەمان شێوە عەضەلەکەیشی ئەستورە بێ فەئەمە بە 6 مانگ ئەڕوا یعنی پێش 6 مانگش جار بەجارێ گەڕێتەوە طبیعی ئەو کێشەی وە مەترسیە بەڕاستی ئەوەی وراثیە ئەساسی جینی هەیە خۆی ئەوە خەتەرەکەیە بڵێ ئەوە لە بیدای ئاعراضی نییە حتى لە بدایش ئەستورێکی کەمە یعنی زیاد نییە بەڵام دوای چەنێ گەورە بێ دڵ ئەستورێکیش زیادە بێ لەگەڵی ئەو يعني او كاتي اما تشخيصك كيا او كاتي ورزشك مناڵەکە زیاتر لە وەرزشەکان دکتۆرە ئەتوانین بڵێن پرسیارێکی تر بکەین نیشانەکانی نەخۆشی ئەستوربوونی دیوارەکانی دڵ چییە؟ وتمان لە مناڵینەتی ئەو نەوعی وا جینیە وا ویراثەیە ئەو کاتی مناڵەکە وەرزشەکە مثلا تۆپانەکە لە ناوڕاستی وازەکە نە لە بیدایە و نە لە کۆتایشی لە ناوڕاستی ئەبورێتەوە یان سینگی ژانەکە ئیتر احتیمال لە بیدایە سینگی ژانەکە گیۆ نادا بەس بۆ دومین و سێمین ئیتر ئەیبەن ئەلێن ئەکید کێشەیە دڵی هەیە بەس ئەوەی ببورێتەوە ئەوە خەتەرە لەبەرەوەی بۆی هەیە ببورێتەوە هەڵنەسێ ئیتر فئێمە ئەوە چۆن ئەزانین یان چۆن فکرێک وەرەگرین ئەم خێزانە هەیەی
الين كيشي دلتان هي بيش تشل صالي بلين يعني خوانا كرانا وهاي كيكتان مردوها بقنجي یانیش براوەتەوە و هەڵەساوە ئیتر ئەوان بڵین ئەوە کاتی قسەکردن لە دایک و باوک ئەزانی زۆر باش ئێمە وتمان دوو جۆرمان هەیە چارەسەری هەر یەک لەو دوو جۆرە چیە دکتۆرە ئەوەی وا هین مناڵبوون نە ئەوە هیچ کێشەی عێراشی ناوێت نەوعەکی تر هەیە بە نشتەرگەری ئەکرێت ئەو عەضەڵەی وا ئەستورە جوزئێکی لا ئەدەن هەیە بە قەستەڕێش هەمان شێوە بە قەستەڕ یعنی ئەو شوێنەی زەعیفەکەنەوە بە قەستەڕ نەوع دەرمانێکی حەق نەکەن ئیتر بڵێن زەعیفە بێتەوە عەضەڵەکە یعنی چارەسەری هەیە طبعاً چەندێ زووتر کەشفی بکەین تەشخیص بکەین ئاسانترە بێ عیلاجی کاتە ئەتوانین بڵێن ئەو نیشانانە کە لە هەر مناڵێکە دەرکەوت پێویستە دایک و باوک بە زووترین کات پیشانی پزیشکێکی پسپۆڕی نەخۆشەکانی دڵی بدەن بەتەئکیدی لەبەرەوەی بۆی هەیە ببورێتەوە هەڵنەسێ ئیتر ئەوە یعنی ئەوە تەواو ئیترەوە چارەسەری نییە بەڵام شتێتریش ئەو خێزانەی یەکێکی لەوانە هەیەی گەرەک پشکین بکەین بۆ هەمویان بۆ خوشکەکانی براکانی دایکی باوکی کە سوکاری لەبەرەوەی ئەو ویراتیە و زۆریش نەبلێن خێزانکە یەکدان هێنا یعنی بڵێن زیاترە باشە دکتۆرە نەخۆشیێکی ترمان هەیە ئەو منداڵانەی کە لە دایکە بن و دڵیان کوونە باشە هەستەکەم نەخۆشیێکی باوە ئێستا ئەمە هۆکاری چییە ئەم بابەتە خۆی حەسەب شوێنەکە ئێستاوەکو باسم کرد خۆی دڵ یعنی دوو بەشی هەیە ئەم بەشەی سەرەوە زەخت کەمەتیای ئەم شوێنە کونیش بێ یەکسەر نیشانی دەرناکەوێت یعنی ئەمە زۆر شتێ مەسەرەن تەمەنی 50 ساڵە ئەلێ وەڵام من تازە بە تازە ئەمزان دڵم لەبەرەوەی لەم شوێنەیە ئەمە حتا گەورەیش بێ نیشانەی دەرناکەوێت لە مناڵی بۆ لەبەرەوەی ئەم شوێنە زەخت کەمە خۆی وایە بەڵام ئەم جوزەکی خوارەوە بڵێن بەشەکەی خوارەوە خۆی ئەمەیە زیاتر کێشە لەمەیە و ڕقەمیەکە نەخۆشی دڵکوونبوون لەم شوێنە باشە دکتۆرە زۆربەی ئەو منداڵانەی کە ئێستا دڵیان کوونە لەم بەشەی ئەم لاوەیە کە ئاسانەکەی یاخود لەو بەشە مەترسیەکە ئێمە باسیم بەشە مەترسیەکە لە نەخۆشی دڵکوونبوون دکتۆرە باسی بەشە مەترسیەکەکەین هۆکاری دروستبوونی ئەو دڵ ئەو کوونە چی لەوێ نیشانەکەی هەر ئەوانەیە هەر طبعاً حسب حجمەکەی یعنی گەورەیان بچووکە نزیکە لە سەمامیان دوورە لە قوڵای ئێسکەڵەیە یان لە ناوڕاستە حسب شوێنەکەیەتی یعنی کون تا کون فەرقەکە ئێستا مەسەلەن بڵێن ئەوەی وا گەورەیە ئەوەی وا گەورەیە هەر لە تەمەنی 2 هەفتە نیشانەی پیشانەدا ئەوەی چیە دڵی خێرا لێدا هەناسی سەریعبی عارەقاکە کاتی شیرەخوا دوای تۆزە سێرەکە دایکی زیاد ناکە وەزنی زیاد ناکە ئەڕوا بەڵای دکتۆری مناڵ بە سەماعیش گوێ بگرێ طبعاً خۆی شتێتریشێ ئەو کونەی وا گەورەیە دەنگیشی نییە یعنی بڵێن بە سەماع گوێ بگرین ئیتر بەڵام ئێمە یعنی ئێمە ئاشکرایە یعنی بۆی هەیە کێشی دڵێ بێ ئینێرێ بۆ دکتۆری دڵی مناڵ ئیکۆی بۆکەین و بڵین کەشفێکی زۆر باشە ئەمە نیشانەکانی ئەوە بوو کە منداڵێک سەرەتا لە دایکەوێت چۆن بزانین دڵی کوونە باشە دکتۆرە چارەسەری ئەم بابەتە چییە کە منداڵێک دڵی کوونە هەر وەکوتم کون تا کون فەرقەکە حەسەب شوێنەکەیەتی ئێستا ئەوەی نزیک سەمامە ئەوە زیاتر خۆی قەپات نابێ خاصن ئەگەر گەورە بێ ئەوە هەر لە بیدایەوە لە سەرەتاوە ئەلین با دایک و باوک ئەمە نەشتەرگەریەوە بەس ئێستەنە بۆ لەبەرەوەی تا نەشتەرگەری بۆ بکەی گەرەک وەزنی ئەقلشی 5 کیلۆ بێ لە تەمەنە 2 مانگ بێ مەسەلەن ئێمە مناڵ ئەوەی کاتی کەشفین 3 کیلۆیە یعنی بەڕاستی بچووکە چیەکەین مادام نیشانەیە گەرەک دەست پێکەین بە دەرمانەکانیش خۆی ئەو عرازانە هەمووی عەجزی دڵە لە مناڵ تێ ئەگەین بە وردی دایک و باوک ئەمە دەرمانی عەجزی دڵە ئەمە مدەرڕە بڵین ئاو لە گیاندا ئەگرێ دەرمانەکەی تریش زەختدا ئەگرێ لەبەرەوەی شوێنەکەی زەخت بەرزە لەو شوێنە تا تەسیر نەکە لە عەضەڵەی دڵ و هیلاک نەبێ ئەو شتانە ئەدەین جورعەکەی لە کاتی خۆی وەرگرێ بە وەزنە و زووزوش ئەکەین یعنی بۆم هەیە هەفتەی جارە ئیکۆی بۆ ئەلێم هەفتەی جارە بێرە بۆ کێشەم نییە 2 هەفتەی جارێ بزانم ئیستیجابەی هەیە بۆ دەرمانەکە یان نە کە گەیشتە 5 کیلۆ طبعاً باشە الحەمد لە بڵێن ئەو عەراضانەی نەما دڵە کوترێکەی نەما و عارەقەکەی نەما و وەزنی زیادی کرد زۆر باش ئێمە ئەلێن چاوەڕێەکەین کە بووە 5 کیلۆ خۆی لەبەرەوەی هەر لە ئەوەلەوە شوێنەکەی زەحمەتە نەشتەرگەری ئەوێ کوونەکەی گەورەیە زیاتر چاوەڕێ ناکەم ئەینێرم بۆ نەشتەرگەری نەوە هەیە نە
لە قوڵای ئێسکەڵەکەیە باشە ئەوە جراحە ناگەیە پێی جەڕاح ناگەێ لەبەر شوێنەکەی زۆر قوولە ئەوە بەڕاستی ئاعراضی حەسەب یعنی هەیە عینەن حەجمی گەورەیە حەجمی بچووکە ئەگەر بچوو بێت چاوەڕێکن لەسەری دائیمەن ئەو کونەیوا لە قوڵاییە خۆی قەپاتە بێت ئێمە تا 3 ساڵ چاوەڕێکین. باشە دکتۆرە با تۆزێک ڕۆمتر قسە بکەین بەڕاستی بۆ دایک و باوکان. دایک و باوکێک منداڵێکی هەیە دووبارە وتمان مانگێکە 2 مانگە هەتا ساڵێکە ئەم دایک و باوکە چۆن بزانێ منداڵەکەی دڵی کوونە یاخود نیشانەکانی چۆنە بزانێت هەر ئەو خۆی هەمان نیشانەیە باش یعنی هەر لە بیدایە بڵین دڵی خێرا لێدا هەناسەی سەری زوو سنگی ئیلتیهابەکە تۆزێک گەورەتر سێرەکە مناڵەکەی گەشە ناکە هەر بچووکە وەزنی زیاد ناکە لە قسەکردنا دواناکەون خۆی ئەوە عیلاقەی بەهینە بڵێن زیاتر بڵێن کە سەحەتی باش نییە مناڵ بە تایبەت هەر نەخۆشە وەک بڵێن زەوقی نییە هیچ بکە. دکتۆرە لە ڕووی شێوە و شکلەوە جیاوازیان هەیە ئەو منداڵانەی کە دڵیان کورە لەو منداڵانێکە بەڕاستی شتێ زۆر گرنگە یەکی لەوانەی وا ئیکۆیان بکەین یعنی بڵێن پشکنینە ئەوانەی وا شێوەیان طبیعینە وەکو بەخەلەلی کرۆمۆسۆماتیان وەکو بڵێن مناڵە منغولەکان ئەنواع تریشە تێرنەری پێڵێن ولیەممان هەیە مەجموعەیە کرۆمۆسۆمات هەرکی و شێو ئەوە ضروریە هەر لە بیداوە هەر لە دایک بوو ئیکۆی بۆ بکەین بۆ هەر شکلێک کێشەی دڵی هەیە باش ئەوە گەرەک ئەوە زوو پشکنینی بۆ بکەین باشە ئەوە مفروض لە بیدایە ینی باسمان کردایە و هەرێکیش و نەخۆشی تایبەتی هەیە یعنی مەثەلاً تێرنەر کچە تێرنەر کچە خۆی کرۆمۆسۆمەکەی کەمان 45 کرۆمۆسۆم ئێمە هەمان 46مان هەیە باڵای کورتە داونن ئەمانە ئەمە تێرنەری باڵای کورتە ئەوە کێشەی هەیە لە ئەبهەر گەورەتری دەمارە ئەمەیە لە دڵیا تاوان گەورەتری ئەو دەمارە گەورەوە دەرەچیە و خوێن ئەبا بۆ گیانی هەمووی ئەلەوە تەسکە زۆر باشە. دکتۆرە پرسیارێکی تر هەیە دایک و باوکێک منداڵێکیان هەیە دڵی کوونە ئەم دایک و باوکە چۆن مامەڵە لەگەڵ ئەو منداڵە بکەن ڕێنمایی تۆ چییە بۆ ئەوەی ئەو دایک و باوکە بۆ نەهتا ئەو کوونە باشە بێتەوە؟ زۆر گرنگە هیچ دەرمانێکی نەدەنێ بێ پرس دکتۆرەکەی تەبعاً بۆ ئەوانەی وا دڵیان کوونە دڵیان خێرا لێدا فهرچی دەرمانێک خاستن ئەوانەی وا ئەڕۆن ئەها بە خاخی بۆ کەنویان دەرمان شروع کۆکیش هەیە هەناسەی ینی على ئەساس هەناسەی باشەکە بەس خۆی واقع دڵی خێرا لێدا ئەوە زۆر خراپە بۆ یەکێ دڵی کوونە و کێشەی گەورەی هەیە لە دڵ ئیتر ئێمە هەر دائیمەن ینی حتا نەخۆشیش بێنن هەر بگەڕێ بەلای دکتۆری دڵ لەبەرەوەی ئەو خۆی دکتۆری مناڵە ئەزانێ یعنی چی وەرگێ و چی وەرنەگرێ ئەوە یەک لەو خاڵانە و ئەسڵەن تا نەگەین ئەو مەرحەلەیە ئەلێن تێکەڵی مناڵی نەخۆش مەکە یعنی ئەگەر مناڵێکت لە ماڵ نەخۆشە ئەو مناڵتەوا دڵی کوونە دووری کەلەی لەم وەرزە بڵین وەرزی زستان ئەلێن یعنی دەری مەکە دەرەوە ئیتر بڵین حەریز بێ لەسەری خواردنی باشی بداتێ دەرمانەکانی لە کاتی خۆی بداتێ ئەوانە هەمووی ینی زۆر گرنگن بۆ ئەو مناڵە. متابعی لای دکتۆرەکەی بۆ منە هەفتەی جارێکە مانگی جارێکە ئەوە زۆر ئەگەر دەرمان وەرەگرێ بەڕاستی وەرۆ کوتم لە بیدایە بۆم هەیە هەفتەیە 2 هەفتەی جارێ بزانام استیجابەی هەیە بۆ دەرمانەکەیان نە دوای ئەگەر بینیم ستیبل مستەقڕە دەرمانەکەی وەرەگرێ و کێشی زیادەکە زۆر باش من چاوەڕێکم تا بگەیتە 5 کیلۆ مامە مەسەرەن بۆ مناڵی بچووک فپێلێم مانگی جارێ وەرە باش گەورەکان ئەوانەی کوونەکانیان زۆر گەورە نیە بڵین دەرمانیش وەرناگرن ئەوە بۆم هەیە پێم ساڵی جارێ وەرە کاتا ئەو منداڵانەی کە دڵیان کوونە بۆ دایک و باوکەکان پێویستە کە بۆ هەموو جۆرە دەرمانێک بۆ هەموو جۆرە ڕێنماییەک بگەڕێنەوە لای ئەو پزیشکە پسپۆڕی کە پزیشکی منداڵەکەتانە. باشە دکتۆرە پرسیارێکی تر هەیە سەبارەت بە شێوەیەکی گشتی باسی بکەم کە منداڵێک دڵی کوونە ئەم کوونە تا تەمەنی چەندێک ئەمێنێتەوە زۆر جار بستومانە ئەڵێ کوونەکە تا تەمەنی 5 ساڵی خۆی چاکە بێ هەندێک ئەڵێ نا دەبێت تاکو 20 ساڵی و لەگەڵ یابێ بە شێوەیەکی گشتی چۆن ئەم بابەتە؟ وەکوتمان حەسەب شوێنەکەی و حەجمەکەیشی ئێستا مەسەلاً ئێمە هەر لە بیدایە ئازانی مەسەلاً ئەم کوونە گەورەیە و ئەمە چار نابێت نەشتەرگەریە. دکتۆرە ئاساییە بۆ نمونە منداڵ کەسێک تەمەنی 25 ساڵ بێ و دڵی کوون بێ هەیە ئەوە ئەگەر لە بەشی سەرەوە بێ ئەو بەش کاریگەری نابێ باسمان بەڵێ تا 50 ساڵ زانانی دڵی کوونە ئەوانەی خوارە ئەگەر کوون بچووک بێ بڵێن نێزگی ئەسکەڵەکەەوە ئەمێنێ یعنی بۆی هەیە قەپات بێ و بۆی هەیە قەپاتش نەبێت
ئەوەی قەپات بێ بەڕاستی لە 5 کەمتر تا 3 ساڵ تەواو ئیتر ئەمانین قەپات نابێ ئەگەر بچووک بێ ئەتوانین بە قەسرە قەپاتیکەین لە بەرەوەی خۆی یعنی نابێ دڵ بەکوونی بمێنێ نابێ لە بەرەوەی هەرچی میکرۆب یان ڤایرۆسێکی گر ئەو مناڵە بەکتریاکە لە بۆڕێکانی خوێنەوە ئەڕوا ئەلەو شوێنە دانیشێ ئەی کاتە ئیلتیهاب بووی کە بووە ئیلتیهابی عەضەڵەی دڵ ئەوە بەڕاستی کێشەی زۆر گەورەیە عیلاجی درێژخایەنە و بۆی هەیە یعنی مناڵەکە وفاتیش کاکەی ئیتر بڵێن ئەگەر گەورە بوو کونەکە بچوو بوو ئینێرم بۆ قەستەرە و قەسرش ئاساییە یعنی شتێ قورس نییە ئەگەر بە قەستەرەش نەبوو بە نەشتەرگەری زۆر باشە دکتۆرە پرسیارێک هەیە پرسیارێکی زۆر جە دایکەکە ئەڵێ منداڵەکەم هیچ کێشەی نییە خواردنی باشە بۆ نمونە تایلێ نییە بەڵام کاتێک کە ئەخەوێ عارەقەیەکی زۆرەکە سەرشی زۆر گەرمە بێت ئەمە هۆکارەکەی چییە؟ خۆی زۆرتر دڵ نییە بەڕاستی باشە ڕاستە جزئێ بەسیط یان مثلا 10% نیشانەی دڵی تایە بس يعني 90% لا بۆی هەیە نیشانەی مثلا نقصی غدة دەرەقیە بێ ئەبێ یان نەشاطی زۆرە یان یعنی بلین ئەویش هۆکارێکە ئەنو مناڵەکە عرەقە جوڵەی زۆر بێ ئەخۆی عامەتەن وەکو بلین نوعێکە لە یعنی شتە طبیعیە یعنی زۆر کەسەیە کەواتە دکتۆر ئەگەر بێت و ئەو نیشانەیە هەبوو لە مناڵەکە تۆ ڕێنمای دایک و باوکەکەی بە پزیشکی پیشاندان دڵنیا بن یعنی بلین یعنی 90% نسبەیە زۆرە یعنی طبیعیە یعنی مە کێشە نییە بەس بۆ تأكيدي قيتشك إيكوكي بوكين أجر إيكوكي طبيعي تحليل غدي بوكين أجر أوانش طبيعي طبيعي زور باشا دكتورة برساري كتير هي سبارت بفيتامين دي أما برساري طبعا خلقة جرينجي وبهاي فيتامين دي تشي بو من دالان ولا ناوشيا بو ضل بونمونا بالي خوي عامة بو منال زور قريقة بروي ببي فيتامين دي كالسيوم امتصاص ناكري كالسيوم زور مهمة بو منال يعني لبروي هشان اسكاكاني نرمن فأوي رقيقة كالسيوم تا كالسيوم استفادة لك جرك فيتامين دي هبي منال إما براسي لدومي روجو أتيها دوي حفتة دوي مانجي بس من لواني ولا دومي روجو أيدمي بو يعني إما خورة كمان زور بالنتيجة لهاوين لزستانيش كما ومنالش خوي جرك بيستكي بدرب إتو منال خورطنا كيبلين بو سرماية أيتر أو زرري شينية براستي يعني استفادة ليك أو زرري ليناك وروجي كرات يكشا ويعني بلين لهم شو نكيش هي براسية ما فتريك يعني ما جاران بلين 2000 أو كاتي إما مقيم بين أو كاتا زور من الله نبيني قاتشي تقوس دسي إسكاكاني أم قاتشي كبوش شوي خرب أو عين نقص فيتامين دي سري بين هنا توزي قورية يعني حتى براسو كان شيء تأثير يكر بس الحمد لله براسي استوى من زور كما بينهم بو لبرأوي أو نظام ما دالي وفيتامين دي ورقي دكتورة زۆر جات دایکان ئەچونە لای پزیشکێکی پسپۆڕ یاخود شوێنێکی تر بێ ڤیتامین دی وەرەگرن ئەمە لە ڕێگای دەرزیەوە وەریگرن باش یاغ لە ڕێگای قەترەوە چکە مناڵەکانی جا بینیمە تەمەنی هەفتەیەکە بە دەرزی داویانە بکەیت خۆی ڕۆژانە جرعەیەک هەیە ئێمە يعني بلين حسب وزنتي بس يعني صال بروخوار إما 400 وحدة دولية انترناشونال كجورة أبي بلين 2 كيلو بروبان أكينا 600 وحدة دولية بس تبون من شن قطرة شن قطرة بلين يتر حسب آيتمك هي بقطرة كذي يعني خوي نسراوة اللي مثلا يا قطرة أو نيتيا بس مرة جانا باشا أي أجر من هيك نمداوة مثلا زورها من أو طبعا بضليش مهمة فيتامين دي كدي ألم سيرة كم عينا يعني وزني كما وكيش كما وألم فيتامين دي تي ألم نأنم دا منالك مثلا 8 6 مانجا حوت مانجا دقاني درنا كردوا إذن أو أكيد نقصي هي أو كاتت شيء أكين براسي بكالسيوم دس بيكلي كنيجا إنجا دواء درزيكية ديني يتر بلين خلال مانجا إنجا دواء دواء مانجا تحليلي بوكين بيني مان رجكي باشا إنجا تحويل قطراكي يعني أكينا درزي لبداية أجر بيني مان يعني فترة زور ورينا قردوا وكيشش دروس قردوا بوي وكبلين دانا نشتوا يعني حوت مانجا دانا نشتوا دقاني درن أعراض دقاني شينية فمعناه وسط كما يعني زۆر باشە دکتۆرە بەدەر لە ڤایتامین دی کە لە تەمەنی 1 ڕۆژ و 2 ڕۆژەوە دێتە منداڵ هیچ ڤیتامینێکی تر هەیە زەرور بێت لەو تەمەنە کەمەیە بدرێتە منداڵ؟ هەر خۆی عموما يعني توصياتي هەموو گایدلاین يعني نەبەس ئێمە هەموو دەوڵەتەکان فیتامین دی ئەتوانین لە 2 ڕۆژەوە بیدەین
ئاسن ئەدەین بەس دوای مانگی تقریبا ئەوش لەبەرەوەی زۆری مناڵەکان بەبوونی ئەها لە بیدە زەردوو ئەگرن ڕێژەی خوێنیاندا ئەبەزێ هەیە مناڵەکە هیلاکەکە بەڕاستی لاوازەکە هەیە نەعتیادیە ئیتر حەسب هەیە ئەیدا ئەگەر بیدەین دوای مانگێک ئەیدەین بەس کە هیچ جۆرەی فیتامینێکەکەمین مانگ نە هەر فیتامین دیە زیاتر زۆر باشە دکتۆرە جان زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ ڕێنماییەکانت سپاس بۆ ئامۆژگارەکانت بەڵێ عزیزان بە هیوام توانی بێتمان وەڵامی بەشێک لەو پرسیارانەی ئێوە بدەنەوە بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەکتان بۆ منداڵە چاوگەشەکانشتان بەنامەی ئەمجارەی سارش کۆتایی هات لەگەڵ دکتۆرە میدیا نەجم ئەلداودیە کە بەڕێزان پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی دڵن لە منداڵاندا زۆر سپاس دکتۆر سپاس بۆ تۆ تا بەرنامەیەکی تر هەر شاد بن.